بینەرانی عزیز سڵاوێکی گەرمی ئێمەتان پێشکەش عزیزان لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی دیکە لە بەرنامەی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن لە بەرنامەیەم هەفتەماندا میوانداری زۆر بەڕێز خات و ڕادا فاتحی چالاکی سیاسی و هەروەها لە بنەماڵەی دادخوازانی کوردستان هیوادارم ئێوەش تا کۆتایی بینەر و بیستەری ئەم بەرنامەیە بن. تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێ نیشان دەرشکاندی شەقڵی چی سنوور تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆژن ژیان و ئازادیت کردا. خات و ڕادام کاتت باش زۆر بەخێربی بۆم بەرنامەیە و سپاس کە ئامادە بووی لەم بەرنامەیە بەشداربی. سڵام و ڕێز و حرمەت بۆ بینەندەگانی خۆشەویست و هەروە ئێوە عەزیزان. زۆر سپاس بەخێربی خات و ڕادا پێم خۆشە خۆتان بۆ بینەرانی ئێمە بناسێنن. من ڕادا فاتحی خەڵکی شاری سنا و لە خانەوادەی دادخوازەکانی سنەم. بەڵای خات و ڕادا ئێوە من ئەگەر گەرەکم بێ زۆرتر لەسەرەوە قسە بکەم خۆتان لە دەورانی شۆڕشی ژینادا زیندانی کراون پێم باشە پرسیارەکەم ئەوە بێت کە بۆچی زیندانی کران و چەندێک لە زیندان بوون. من لە شۆڕشی ژینا هەروەکو فرێک لەو ئەزیزانەکە لەو شۆڕشا بەشدار بوون بە خاتر حقوقی ژنان بە خاتر واقعا مشکلاتی اجتماعی کە ئێمە بوومان مشکلاتی اقتصادی کە بوومان لە شارمانە لە کشوەرمانە بە دەرەوە چوینە دەرەوە ئاعترازێکمان کرد کە ئاعترازمان کرد بۆ ڕژیمە بە جنایەتێک کە ئەیکات بە کوشتن عەزیزەکانمان بە زیندان و شکنجەکردن ئێمە ئاعترازێکمان کرد بە ئاعترازەکان ئێمە دەستگیر کریاین و متاسفانە زیندانی کریاین و من 21 ڕۆژ لە ئیتلاعاتی شاری سنا زیندانی بووم و دانێ لە خاترە فرە خراوەکانمە. بەداخەوە لە کاتی شۆڕشی ژینا کاتێک لە زیندان بوون ئازیزترین کەستان واتە براکەتان کاگرامین فاتحی لە ژێر ئەشکەنجەی سەرکوبگەران گیانی لەدەستا پێم باشە لەسەر کاگرامین قسە بکەن. رامین فاتحی برای من یەکێ بوو لە گیانباخکردوانی شۆڕشی ژینا. رامین بە شجاعەت و ئیسار لە ڕێگەی ئازادی و عەداڵەت گیانی خۆی تەقدیم بە نیشتمانی کرد. رامین دانێ لە نەترسرین کەسگەرێ بوو کە هەمیش بۆ حقوقی ژن حمایەت لە قشر کارگەر و مناڵانی کار تەڵاشیەگر لە شۆڕشی ژینا بەشدار بوو چەند دەفە مورد ئیسابەت گلولەگەر ساچمەیی و بارتۆم قەراری گرت ولی بازم باوجود ئەوە مەیانی خاڵی نەکرد خیابانەکان شار سنێ چۆڵ نەکرد و وەک دانێ لیدر لە تەک ڕەفێقەکانە لە تەق عەزیزەکان شار سنا بوو و بەشدار بوو کە متەئەسفانە لەو شۆڕشە رامین برایشم دەستگیر کریاوە هەروە برایکترم موریەش دەستگیر کریاوە ئێمە بنەماڵی ئێمە 3 کەسی دەستگیر کریان و لە زندانی ئەتلاعاتی شاری سنا بووین کە لەو ماوەیە کە ئێمە لە زیندانا بووین رامین دوای 8 ڕۆژ شکنجەگەری وەحشیانەیان کە رامینیان ئازارگەرێکە دا و بە شکنجەگەرە وەحشیانە و گیان خۆی لەدەستا وەلێ رامین تا ئاخرین لەحزەگەر هەر مقاوم بوو و لەسەر بیر و بڕواکان خۆی بوو. متەئەسفانە ئێمە وەختی لە زیندانە بووین نەمانزانی کە رامین گیانی لەدەستاگە کە 14 ڕۆژ بعدەزەوە کە لە زیندان ئازاد بووین تازە زانیمان چه ئیتفاقی وەحشەتناک کەفکە و رامین وەختێکان گیانی لەدەستا و خۆیان بدونەوە کە خانەوادەی من بەشدار بن
نیروگەر خۆیان ڕامینیان دەفن کردو و بعد زەوە کە دەفنیان کردو بە خانەوادەی منیان نام کردو حتا خانەوادەی من باوکو و دایکم هیچ کەسێک نەیتوانی ڕامین ببینێ متەئەسفانە ئێمە بازێ وەختگەر بۆمان شەکە کە ئایا ئەو قەورە ڕامین بێت یا ڕامین نەبێت چۆن ئێمە کەسێک نەیدی و تەنها کەسێک کە دیوی ئیسەیشە بە شەکەوەژێ نازانم شاید ئەو بێ شاید ئەو نەوێ واقعەن شناسایی نۆگە بووم کە ڕامین بۆگە یا نۆگە و متەئەسفانە ئەم خاترەی خراوەترین خاترەگەر زیندگی ئێمەس کە هەر لە یادمان ناچێ وەلێ ئفتخارەکەین کە ڕامین بۆ ڕێگە کە خۆی حەزیە کرد لە ڕێگەی نیشتمانیا لە ڕێگەی مردمەکەیا بێت گیانی لۆ ڕێگە لە دەستاگە و بۆ ئێمە ئفتخارە ئێمە سرمان بەرزە وەک فرێ خانەوادەگەر دادخا وەک فرە خانەوادەکان کە عەزیزەکانیان گیانیان لە دەستاگە لەم ڕێگە. بەڵێ زۆر سپاس خات و ڕادا. دوای ئەوەی کێوە لە زیندان ئازادکران ئەوە زانیتان کە کاگڕامین گیانی بەختکردووە کۆماری ئیسلامی سەرەوەی کوشتنی کاگڕامین گوشارەکانی بۆ سەرەوە زیاد کرد وایە؟ دروستە هەرواسە ئێمە بە قەید وەسیقە من و براکەم بە وەسیقەی سەنگین هاتینە دەرەوە لە زیندان و مدام ئێمە لە ئیتلاعات ئەهاتین و ئەچوون ئەیان هەناردە شۆنمان تەهدیدمانیانە کرد حتا وەختی ئەڕووینە سەر خاک پەهبادیانە هەناردەبان سەرمان وە بارها بوو لەسەر خاکەوە کە ئێمە بێساوین ئەهاتن لە پشت سەرمانەوە پێمان تەزەکوریانەدا ئەیان وت جەمی کەن هەرایسە بڕن حتا دەفەی هجوومیان هاورد بە بارتوم و هاتن مردمەکە وەحشەتیان کرد نیمەیەکی ترسیان ڕایان کرد و فشارگەر هەر لەسەرمان بوو متەئەسفانە ئیسەیشە فشار لەسەر خانەوادەی من هەست چەند مدەت لەمەوبەر حتا زیارەتەکەی ڕامینیان شکاندوو و دەفێک حتا قیریان پاشی وەبانی کە ئێمە بازم هەر ئیتلاع ڕسانیمان نەکرد و کە خۆمان بەرحال سەنگ قۆرەکەیمان تەرمیمەوە کرد و قیروچت بەن قۆرەکەمان پاکۆ کرد و ئایسەیشە فشار هیچ لەسەر خۆمان هەست حتا لە سەنگ قۆر ئەو عەزیزگەرێمە ئەترسن خانەوادەی من فشارگەرێکە فرەکە لەسەر یانە سەتا فرە وەخت کرد کە ئەگەر من مصاحبێک تەلەڤیزیۆنیم هەست یا مصاحبەم هەست یا قسەیەکەکەم لە جێگەکە سەب بۆ ئەوان فشار تێرن ئیتلاعات ئەیان وات و متەئەسفانە هەمچنان ئازار و عەزیەتە بینن ناتانن سەر خاک بڕن تەزەکوریان پێیان ناتوانن هەر کەسێکە هەر مەراسمێکە هەست بەشدار بن متەئەسفانە مشکڵاتمانە ئێمە هەنووز هەست. بەڵێ خات و ڕادا ئەگەر هاوڕابی ئێستا ڤیدیۆ کلیپێک لە کاگڕامین ئامادەیە کە کاتی خۆی گۆرانیەکی خوێندەوە پێشکەش بە بینەرانی بکەین. مەمنونە. خات و ڕادا ئێوە خۆتان وەکو یەکێک لە بنەماڵەی دادخوازانی کوردستان کاتێک لێران بوون بینیتان کە کۆماری ئیسلامی گوشاری بۆ سەر بنەماڵەی دادخوازان زیاد کردووە هۆکاری ئەم گوشارەی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەی دادخوازان چییە؟ واقعاً ئەمە واقعیەتێکە کە جمهوری ئیسلامی لە خانەوادەی دادخواهەکان ئەترسێ لە وەحشەتی هەستیان و بە نەزەر من تەنها کارێک کە ئێمە ئەتانین بیکەین و کە ئەیکەین و قەتعەن ئیدامە دەهەندەی ڕێگەی ئەم عەزیزگەرمانەین هەر ئەوەسە کە ئیدامە دەهەندەی ڕێگەی ئەم عەزیزگەرە بین وەگەر ئێمە بین کۆتاییکەین یا کۆتا بین تەکە و ڕژیمە کەسیفە قەتعەن ئازارگەرێ بیشترە بینین عەزیزەکان ترمان ئازارە دەرگێ و ئێمە تەنها ڕێگەمان مقاومەتە تەنها ڕێگەمانەوەسە کە ئیدامە دەهەندەی ڕێگەی و عەزیزگەرە بین کە نەتەنها من نەتەنها خانەوادەی من تەک تەک ئەو عەزیزگەرە کە عەزیزێکیان لە دەستاگە کە هەر ئەو خانەوادەگەرە کە عەزیزەکانیان لە دەستاگە هەر ئەم ڕێگە ئیدامەئان. خات و ڕادا ئێوە ئێستا لە دەرەوەی وڵات بە ناچار هەڵبەت لە دەرەوەی وڵات دەژین ئێستا لە دەرەوەی وڵات چۆن دەتوانن دەنگی بنەماڵەی دادخوازان بن؟ ئێمە لێرە یانێ لێرەشە ئێمە ساکت دانانیشین
خارج لە کشوەر فرسەتێکە بۆ ئەدامەدانن ئەم ڕێگە و هەروە دادخوازی و حمایەت لە حقوق بەشەر فراهەمەکە. من بە عنوان فعال سیاسی و حقوق بەشەر لە خارج لە کشوەرە ئەتوانم سای دادخوازان ئێران بم بە ئاگاهی بەخشی بینولملەلی، هاوکاریکردن تەک سازمانگەر حقوق بەشەرە و استفادە لە ڕسانەهای جەهانی لە طریق مصاحبە لە تەک ڕسانەهای بینولملەلی و نووسین مەقالات و مەتاڵب بۆ نەشریات معتەبەر ئەتوانین سای دادخوازان بگەینین لە دنیا و داستانهای واقعی مبارزان مردم ئیران منتەشرکەین، ئیجاد اتحاد بین دادخوازەکان و لە نهایەتە سای دادخوازی هەرگز خاموش ناوێ حتا لە دوورترین نقاتی دنیا. ئەمە واقعیەتێکە وەزیفەی ئێمەس کە بە تەواو تەوانەوە بە حمایەت و پەیگیری حقوق دادخوازان ئەدامە بین. ئێمە لێرەشە ئاکسیۆنگەرێ بەرگوزارەکەین و هەروە ئەکس عەزیزەکان کە گیانیان لەدەستداگا و کەسکەرێکە هانەژێر خەتەر ئێعدامە و ئاسیب دیدەگەرێکە هەن ئێمە ئەکسەکانیان ئەوەین بەر پارلەمانگەر ئەچین و هەروە لەبەر کۆنسوڵگەریەکانە ئێعترازەکەین کە سایان بە دنیا بناسنین کە دنیا بزانێت کە جمهوری ئیسلامی چ جنایەتکارێکە و چ جنایەتگەرێکی ئەنجام داگا لە حەق ملەتێ ئێرانە و ئێمە لێرەشە بێسانین سای گشت عەزیزەکانمانین و تەکۆ عەزیزگەرەوە یانیان لە دەستداگا بۆ من ڕامینن هیچ فەرقی ناکا و بۆ باقیەکەیشمان هەروایە ئێمە لێرە گروهێکمان تەشکیل داگا کەسگەرێکە بریندارن و هەروە کەسانێکە زیندانی بووگن و یا دادخوازن عەزیزێکیانیان لە دەستداگا گشتمان هاین بە یەکەوە و هەمچنان بە مۆبارەزە ئەداماین گشتمان لە کناریەکە. بەڵێ خات و ڕادە پەیامتان لە کۆتایی ڕوو بە خەڵکی کوردستان و بنەماڵەی دادخوازان چییە؟ من پەیامم بووچکتر لەوەمە کە پەیام بم بە ئەو خانەوادەی دادخوازگەر و عەزیزگەرە وەلێ فقط خواهشم لیان ئەوەسە کە ئەدامەی ئەم ڕێگە بین نەترسین هەروە کە واقعەن ناترسین ئەمەیتر شتێکمان بۆ لە دەستدانن نەماگە گشتمان هەر خانەوادەی کە بینی عوزبێ لە خانەوادەکەی لە دەستداگا یا دانێ زەخمی هەست کەمتر خانەوادەی کە مابینین لە ئێرانە کە بدونە ئاسیب بووێ بەدەسم حکوومەتە جنایەتکارۆ بە من پەیامم ئەوەسە کە بیشتر بە مەردمە تلا ڕسانیکەن یانێ نەترسین کنار نەکێشین و مطمئن بین کە پیرۆزی ئەزانێ مەس مطمئن بین کە لە نەهایەتا ئێمە پیرۆزین و ڕژیم کەسیف جمهوری ئیسلامی خەریکە نەفەسگەر ئاخریە کێشێ. بەڵێ خات و ڕادا زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس کە بەشدار بووی لەم بەرنامەیە و زۆر خۆشحاڵ بووم. خواهشەکەم منیش مەمنونم دەستخۆشیتان لێەکەم بۆ بەرنامەکەتان. بەڵێ زۆر سپاس جارێکی تر بۆ خات و ڕادا فاتحی لە بنەماڵەی دادخوازان لە کوردستان کە لەم بەرنامەیە بەشدار بوو. بەڵێ عەزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتاییەم بەرنامەیەمان سپاس بەوەی کە تا کۆتایی لەگەڵمان بوو.